بەڵێ بەڕێزان لە ساڵیادی کۆمەڵکوژی شنگالدا تۆڕی میدیایی ڕوودا و دوو بەرهەمی سەمفۆنی و کۆراڵی پێشمەرگە و شنگال بە یاخود بە سەرپەرشتی هونەرمەندی ناسراوی کورد دڵشاد محەممەد سەعید نمایش دەکات. ئەم نمایشە لە شارەکانی باشووری کوردستان لە سلێمانی و هەولێر بۆ ئەمڕۆ نمایش دەکرێت. مەرجە سبەینش قەرارە لە دهۆک نمایش بکرێ. ئەم کارە تایبەتە بە کۆمەڵکوژی شنگال و هەروەها پێشمەرگە. ئەم کارە پێی هەستا ئۆرکێسترای چیک و هەروەها بەشێک لە هونەرمەندە ناسراوەکانی کورد تایدا بەشدارن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم کارەکە پێشکەش دەکرێت هونەرمەندی ناسراوی کورد گارە سازگار لە ئەستۆدیۆ ئامادەیە. زۆر بەخێر بێن بەڕێز. ئەمەوێت باسی بەشداریکردنی ئێوە بکەن لەم کارەدا بەشداریکردنتان چۆن بووە کارەکان ئێستا بەکوێ گەیشتووە؟ کارە لە مێژەوە مامۆستا ئەدیب چەلکی هەلبەستێکی دروست کردبوو بۆ شنگال، بەڵام ئیتر ئیشی زۆر لەسەر کرا ڕێک نەکەوت تا ئەم کۆنکوژەی دواخرا جارێکی تر دەستیان پێ کردەوە. باشە بەڕاستی کارێکی زۆر لەسەر کرا، منیش لە دانیمارک لە زۆر باشە شکداریم کرد. دێنەوە باسکردن زیاتر لەسەر ئەم کارە، بەڵام پرۆمێکی کورد ئامادەیە لەسەر ئەو کارە سێریەکەن دواتر بەرداوام دەبین لە گفتوگۆکەمان. ڕۆژی هاوپشتیکردنی شنگال لە یەکەمین ساڵێتی شەڕی داعش و کۆمەڵکوژی کوردانی ئێزدی لە دەڤەری شنگال تۆڕی میدیای ڕوودا و دوو بەرهەمی سەمفۆنی و کۆڕاڵی پێشمەرگە و شنگالی هونەرمەندی نێوداری کورد دڵشاد محەممەد سەعید نمایش دەکات کە ئۆرکێسترای نیشتیمانی چیک و ژمارەیەک هونەرمەندی گۆرانی بێژی هەموو بەشەکانی کوردستان تێیدا بەشدارن. کاژێر حوتی ئێوارە 1/8 لە سلێمانی لە هۆڵی کەلەپوری کوردی، کاژێر حوتی ئێوارەی 2/8 لە هەولێر لە هۆڵی مامۆستا سەعات عەبدوڵڵا، کاژێر حوتی ئێوارەی 3/8 لە دهۆک هۆڵی کۆنگرەکان. بەرێتەوە شەوانên هێژە vegirên stûdyo aliyê mehvanê xwe hunermendê nav bangê Kurd mamosta Gerat dubare tu gelek bi xêr hatî. Bi vî karê huneriyê we ku encam daye û nêpêşkêşî Kurdên êzîdî bikin ji ber karesata Şingalê salek wê ser de derbas dibe. Bi vî karê hunerî û nekaribin ji êş û azarên wa kêm bikin? هەلبەت ئێش و ئازار گەلەکن ئەو ژی هەوڵدانەکە گەلەکە مەزنە گەلک هونەرمەندە پشکداری کردە و گەلک کەسە ڕوودا و پشکداری کردە. ئەو ئارمان جامەیە ئەم هەندێکیش خەمێوان کێمترکن. بەڵێ گەلان خەم و ئازارەکەنیان بە بەشێک لە هونەردا دەگەێنن بە گەلانی دیکە بە دەرەوەی جیهانی خۆیان. لایەنی سیاسی کاری خۆی دەکات، لایەنی ئینسانی کاری خۆی دەکات بۆی کە بە خەڵکی بناسێنێت ئێمە زوڵمان لێکراوە شنگال کۆمەڵکی کوژی کراوە. تا چەند ئەم کارە هونەری ئێوە کاریگەری لەسەر ئەوە هەیە کە کارەساتی شنگال بە جیهانی دەرەوە بناسێنێت لە کاتێکە خەڵکانێکی ئەوروپا بە تایبەت وڵاتی چیک لە کارەکەدا بەشدارن. خۆی بەس کورد بەتەنیا گوێ لە سیمفۆنیات و ئەم لاولا ناگرێ. لە ئەوروپا زۆر کەس هەیە، هەر لە ئێستاوە من لە دانیمارک زۆر برادرم هەیە گوێیان گرتووە و پێیان زۆر خۆشە و بەڵاویان کردووە، لە فەیسبووکیان بەڵاو کردووە و لە ماڵپەڕەکانی خۆیان بەڵاویان کردوتەوە. ئیتر بە تەمای ئێمە هەوڵ دەدەین ئێمە نێتڤەیەکێکی زۆر گەورەمان هەیە لە ئەوروپا. دوای ئەم هینانە ئەم هەردوو بەرهەمانە دەرچوون ئێمە ئیتر شکداری دەکەن زیاتر بەڵاو بێتەوە. بەڵێ کارەکە لە سلێمانی نمایش کرا دوێنێ و ئەمڕۆ ئەبێت لە هەولێر نمایش کرێ. ئامادەبووان چۆن بوو ڕێژەی ئامادەبووان؟ بەداخە من دوێنێ لەوێ نەبوو، من دوێنێ لە دانیمارکەوە هات. بەڵێ داخۆتە بخێر هاتی. ئەس حەزم وێ پرسێ بکەم ئەوەی کو ببینێ ڤیدیۆ کلیپێ بینێ دەرکەتناتە جودا بوو. به وی که درکتی موزیک فولکلوری کردی تکلی موزیک مدرن یا اروپی دبا
مامۆستا دڵشادجی بەریە درۆژالڤر بوو بەحساوەیەکێ کرد کوچاوە کارێکی نەهەسان بوو و ئەو تێک هەلی چێ بوو ژتەرە چاوە بوو ئەڤێک ژمێرە گەلێکی خۆش بوو بڕاستی گەلێک تشتێکی مەزنە و مامۆستا ئەدیب چەلکی گوت ئەف سترانەکە کەڤنارە گەلێکی گوست خوازم ئەف بێگوتن و بدەنگێتە گوتن هەلبەت پەیوەندی مامۆستا دڵشاد ڕەژی هاتەکردن و ڤیکاری ئەنجامدا لێ تۆمارکردن گەلێکی زەحمەت بوو چونکە مامۆستا دڵشاد نەمسا بوو ئازل دانیمارک بووم درێکە تەلەفۆناتە و ستودیۆ ئەمە ستودیۆمە هەیەمە ستودیۆ ڕۆژێکی بەرڤ و بارام و گۆتەمرا گەرەکە تو بچی ستودیۆکە هەیە باشتر یعنی هینێک مایکرۆفۆنی باشتر ئەچۆمەوەی ستودیۆکە دی ئەنێمە ئەو پێدیت بەس ئەنجام شتێکی باش دەرکەفت ما بەست ئاماژی ئەوە نەزیێتر دوایەوەی کە پێشنیاز کرا ئێوە بەشدار بن ئێوە وەکو هونەرمەندێکی کورد هەستان چۆن بوو کە لەم کارەدا بەشدار بن یادکردنەوەی کارەساتی شنگال و هەروەها کارێکە بۆ پێشمەرگە کە ئێستا بەرگری لە خاک و لە نیشتیمان دەکات هەستی ئێوە چۆن بوو وەکو هونەرمەندێکی کورد هەلبەت هەر کەسێک دەیەوێ هەر وڵات پەروەرێک دەیەوێ خزمەتێک بۆ وڵاتی خۆی بکە ئێمەش ئەوەش هەڵوەستی ئێمەیە ئەمە دەتوانین وابزانام شتێکی زۆر زۆر گەورەیە هەوڵیان داوە زۆر هونەرمەند پشکداریان پیا کردووە منیش بەڕاستی وابزانم شتێکی زۆر زۆر باش بۆ ملەتی کورد بەگشتی پێشکەش کراوە و دەمێنێ سەدەها ساڵی تر بێگومان فلکلۆر میوزیک پرتوک و زمان نیشانە هەر ملەتێکیە بێ بەرهەمێ ژمارەك مەزن ji hunermendên navdar û yê cihê di nava saha Kurdî de bejdar bûn tê de bi bejdarbûna we divê berhemê de wê dengvedanek cîhanî bide kar bin wê karasatê bi zimanê hunerî bigihîne cîhanê ez bawer dikim min hinek hunermendên mezin ê Danîmarkî dostê me hene wan naz dikim mişanî wan dane ev her du berhemne تدی بس موزیکش تا کلیپ جوان ندیتیه. بله. بیچه یکی جوان گفته منه او دکتور موزیکا کلاسیکا. گو باشه و اف موزیک هبه. بچمات نوت و هر بردوام سر. ویم موزیکی سترانه نابیشی. یعنی او جرد وی رکلم جرد گلکی. کار جرد وی گلکی. بس تشتکه یعنی پینگاوا که گلکی گرینگا جبو جیهانی کرنا موزیکا کردی. کەواتە پێت وایە لەلایەنی تەکنیکیەوە لەم کارە کاری زۆر باش کراوە توانی بڵێ لە ئاستی کارەکانی ئەوروپایە وەکو جەنابتان لە ئەوروپان و نەبەست تەکنیکی لایەنی تەکنیکی باز دەکەم بۆ نمونە چۆن ئەو کارە کراوە مەبەستە چۆن تەکنیکی ینی لایەنی تەکنیکی ئەو کارکردنی ئەو میوزیکە لە ئاستێکی جیهانیدایە تەکنیکی زۆر تەواوە زۆر تەواو ئەوانە هینی چی پێ دەڵێن سیمفۆنیای چیک زۆر بەناوبانگە لەگەڵ بەعض برادەرانی سیمفۆنیای ئەوڕهوس شارەکەمان قسەم کردووە و ئەوانە زۆر زیرەکن ئەوانە با بڵێن ئەزمونیان هەیە گەورەن زۆر و سیمفۆنیاکی زۆر کۆنە لە ئەوروپادا بەڵێ گولستان بۆ وەکەم بێژن کارێ سیمفۆنی نەگەلێکی بەربەڵاوە دناوە کلتورامەدا دبەک و ئەڤ یەک بێ بۆی ببێ بناودارترین کارێ هونەریە سیمفۆنی دناوە جوواکە کوردیدا بنەرینەتە ئەڤێ باش بێ ji بۆ ku کورد ڕۆی خۆ بدنە vê جۆرە هونەرê ku bikarin peyamên xwe yê mirovانî û netewî bigihênin پێنگاوەکە گەلێکی باشە و کارێک بێ vî rengî hatiye kirin ez bixwe nebes ez gelek kes hene hest kin helbet muzîka ya pop navdartir e li dinyayê hemû jî bes ev muzîkek din e ev muzîka klasîkî ye ev dibistaneke din e di vê dibistanê de wa bizanim kurd jî wê hecê bikin yani bila fêr bin wekû wanekê ji bo milletê Kurd aha ev çi muzîka bila fêr bin bikevê goyê wan belkî kêm car tiştê wisa hatiye gotine lê pêngaveke gelekî giring e û hêvîdarim berdewamî jî li ser van karê wesa pîroz pê nekirin
بەڕێزگارە ئێوە لە دەرەوەن خەڵکی دەرەوە تێکەڵاویتان هەیە بێژگە لە دەنیمارک لەوانەیە وڵاتانی دیکە کە ئەڕۆن ئەو خەڵکانەی کە ئێوە بینیوتانە تا چەند لەگەڵ ئەو کارەساتەی شنگالدا ئەو کاری بەسەر کوردستان تا چەند لەگەڵ ئەو کارەیە هاوسۆزن چۆن باسیەکەن هەرێکو بە ڕەنگی خۆی ئەوانە شتیوا لە لای ئۆڕپیەکان زۆر سەیرە بڕوا ناکەن بەڵام ئیتر کە دەنگ و باس دەکەوێتە گوێشیان و ئەملاولا کە دەخوێنن پێیان ناخۆشە من زۆر کەسم بینیوە گریوە ینی گریانیان دێ بەعز کەس ناتانی وەسف کە بەعز کەس دەڵێ محەز ناکەم باسی ئەو شتانە بکەمەوە چییە شتیوا ڕوونەتەوە بەڕاستی ئەوانەش ینی پشتگیری گەلی کورد و شنگال کوبانی و ئەملاولا زۆر زۆر دەکەن تمی خەڵک ئەگەر لە هێویە بەرهەمێک کە هونەری بنج ئالیە هونەرمەندێک ڤاک و تایبەتە لە جەموانە بۆ نمونەوەکتە دەرکەتناتە وەکم بەحسێک کردە دەستپێکێدا دەرکەتنێک جیاواز بوو vê carê xelk vê derketina te bibînin bê derketinê wê peyama te nerîna te de wê ew peyama te çawa bigihê hogirên te هۆگرێ من ji derve yanî li Kurdistanê di nava Kurdistanê de hêvîdarim bi rengekî ez bawer kim dê pozîtîvê te wergirtin û li Ewropa jî her ji niha de du konsertê me hene yek li Berlîn yek li Rûsya yanî navê xwe de em reklama xwe dikin bi rengê xwe nikarîn wekwe bes em reklama xwe dikin wekwe me bêguman xelkek gelek zêde heye pir hejwe dike û timî li hêviya نوێەوە ینی چێ بەرهەمێک نو دەرکەوێژ ئالێوە دوینێ ژی بەرهەمەکی منی نو هاتیە ji بۆ ڕوودا و ژی هاتی هەناردن ڕەوانی کوڕێ من شاندێش برە هیوادارم بە زووترین کات ببینیم بنێزیکترین بەشداریکردنی هونەرمەندان لە هەر چوار بەشی کوردستان لەم کاردا کە کارێکی نەتەوایەتی کوردیە چەند گرنگی هەیە بۆ کارەکە ئەوە زۆر زۆر کارێکی پیرۆز بوو بەڵام ئەوە زۆر هونەرمەند لە ئەو هونەرمەندانە نەمبینی بوون بەعزیشی برادەری من بوون بەڵام ئیتر یەکترمان بینی 10-15 هونەرمەند پێکەوە بە خۆشی بە شادی بە قسەی خۆشخۆش و باسی هونەر و باسی پێویستی هونەرمەندان پێکەوە ئیشکردن ئەوە زۆر زۆر مهمە بەڕاستی حەزەکەم کاریوە ئەوە دووبارە دەڵێم زۆر جاری کەس بێجگە لە ئەم کارە کە ئێستا ئەوە نمایش دەکرێت وەکو هونەرمەندان چی کاری دیکەتان لە هەزردایە بیکەن بۆ شنگال بۆ کۆبانەیە وەکو دەربڕینی هاوسۆزی و هاوخەمی بۆ ئەوان من ئێستا وتم وەکو گروپەکەی ئێوە دەڵێم هین گروپی ئێمە زیاتر گروپێکی ئۆروپیە بەس من بەتەنیا زیاتر کاری کوردی دەکەم بەڵێ لەبەرەوە گۆرانیەک لەگەڵ کاک ئەیوبیش وتومانە ئەویش هەر بۆ کووردا و بۆ کوردستانە گۆرانیەکش بۆ شنگال و کۆبانێ من بە تەنیا وتومە تەبان بۆ موزیکی فۆلکلۆری کورد گەشتوتە کوێ کارکردن لە گۆرانیەدا تەواو وایە ئێستا بەلاو دەبێتەوە ئەم هەردوو ڕۆژانە ئێستا هاتووە بۆ ڕووداویش کلیپ دەکرێت کلیپ کراوە کلیپیش کراوە ئێستا لە ڕووداوە ئیتر نازانم کەی دەرەچ بورە لەوانە دەری نەکە نادان بۆ خەڵکی ئەو شوێنانە چەند گرنگە کە ئێستا ئەوان لە معاناتێکی زۆر قوڵدا دەژین دەربە دەرکراون کەس و کاریان کوژراوە چەند گرنگە کە بزانن کوردان لە هەموو شوێنی دنیاوە دڵی لەگەڵ ئەوانەیە هاوسۆزە لەگەڵیان بۆ ئەوان چەند گرنگە چەند معنەویاتان بەرزەکاتەوە من ئەو گۆرانیانە بەڕاستی ناڵێم ئەو گۆرانیانی مەسەلەن تند و تیژی و هینی تیابێ هێرسی تیابێ زیاتر شتی وجدانی من حەزەکەم وجدانی لەبەر ئەوە بۆ ئیشی وە کورد زۆر دەردی هەبووە ئەوەی کە من بینیوم باب و باپیریشمان باسییان کردووە هەر دەرد و کول و کوشتن و دەربەدەری و ئەنفالکردن و نازانم هەمە ئیتر شتی وجدانی من حەزەکەم شتی مباشر ناوی مباشر حەز ناکەم پرسیاری داویم زۆر گرنگامە وەکو تێبینیم کرد لە بەڕێستان سۆرانیەکی زۆر باش قساکەن تا چەند گرنگە بۆ هەموو هونەرمەندانی کوردستان هەموو زاراوەکان بە جوانی بزانن بۆی کە بتوانن گۆرانی پێ بڵێن و بەشداری کارە هونەرەکان بکەن خۆی ئێستا زمانێکی هین هاوبەشمان نییە ئیتر گرنگە ئێمە لە یەکتر تێبگەین سۆرانی بزانین لۆری بزانین زازاکی بزانین بەهدینانی بزانین ڕۆژ ئەوایی بزانین ڕۆژ هەڵاتی بزانین
هونەرمەندێ ناوداری کوردگەرە ساڵڤەگەرە کارەساتە شنگالێدا ئەگەر پەیامەکەتە هەبێت بخوازێ بگهێنێ کوردن ئیزیدی ڕیا ڕووداودەت کارێ نها کەرەمکە ژوارە ئەخافتنەکە بێژێ ڕیا ڕووداودا ئەز سەرخۆشیە لە هەمووان جانگۆریا دکم ئیچووی ڕەحما خودێ لێ بێ وێ ماین خودێ تەمەنێکی درێژ بدێوان وەڤجی قەدەرەمایان چ بکەن هونەرمەندی ناوداری کورد گارە سازگار زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە ستۆدیۆ ئامادە بوون لە نۆڕۆژ هیوای سەرکەوتن بۆ ئەم کارە و کارەکانی داهاتوتان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ تەچی